بسم الله الرحمن الرحيم. من سلوان رنجبرنا كرومجي نشتجاو دقاو زلينا نزيكو 18 ساڵە تا 19 ساڵی من خەریک و کار و کڵاشانە. کار و کڵاشی نسبەت بە جارانی ئەیسە فرە سادەبیانەوە ئەفەر جاران پوسوچی و بێ فرە عەزیەت بێ ئیسە کار و تاسمەین و دووبارە پێکەنەکێش کار و دەستگاینی هەر فرە سادەبیانەوە جاران کولەن کار و دەسی بێ ئیسە بەهۆ وەشکردەیەوە فرە ئاسانکاری بیان و ئاسانکاری فرە وەش بیان پێ ئێمە. بەڵام بەحس و بازاڕیش وەڵی جاران فرە بازاڕش خاز بێتە ئیسە موادەکەش فرە گرانە کەم دەسماگن و کار و چنیەیش کە ژەنی پەیماچنا فرە بە گرانی پەیماچنا و عانێ مشتریجمێ پێی دوکانی بە واچە و یانێ تیرەومایە بەرمێەوە چیوەشانە خێرەشانە نییە نەبێمە من بەخوا خواشایەدا هەر بەهۆ علاقەیەوە خەریک و یارمانینا هیچ سینێوەتر دەرامە دەچانێت چینە واجی کەفاف و زندگیم دۆ فقط علاقە من پەنش ئیسە بەحس و قیمەت و بازار و کڵاشی فرەتر کاریگەریش ئەو دیمە هۆکارەکەش گێڵەوە پێی هەریم ئەو دیمی کە فرەتەر فرۆشژی ناچەوە دیمنێ نەفرەوە کە بێ پێی ڕۆژهڵاتی کڵاشی سان و هەر قیمەتێژوات تا ئاخر ساڵ یا قیمەتنێ چانێ زیاتر حەزکەری چندە فەرزکەرە ئیتە کڵاشی 500,000 ماچە کەوات 550,000 خرج لوا بۆ ڕوارێ هەرا 500 زیاتر باە ئێتر من وەڵی هۆکارەکەش مەزان و مەوادەکەش فرە بەگرانی گنەوە دەسوێمێ هۆچەکی و تاسمەی و پسماری و نەی و موادەوەڵیەکەش پێکەنیەکی فرە بەگرانی گنا دەسوێمێ ئەشیا خێرە چانیش نییە ئەشیا خێرەش کردێ پێمێ باوەڕکەرە خێرەشانی ما پێمە منەوە وەڵی فرەتەر گێڵەوە بازار و کڵاشی فرەتەر فرۆشش پێی هەریم و کوردستانی ملۆ شارەکەوتەری وێچمانی حتا ئۆستانەکەی پێی نمونەی هەمەدانان کڵاژورەش کرماشان هەر چەنەشنی شارەکە و بەش و ڕۆژهەڵات و وێچمە حتا سنە کە پایتەختە مەهابات و بۆکان و ئینی ئیشارەکە و دەوروبەر و هەریم کوردستانیش هەر کڵاشی ورەتەی شار هەنجاگە بەڵام فرەتەر پێی هەریم و کوردستانی ڕوانەکریا وەڵی کڵاش فرەتەر فەسڵ و هامنی نەکریۆنێ بەهۆ فینکیوە بەهۆ تەڕۆتەمیسیوە بۆ واچی لخت و کڵاشی فرە وەشتەرا تا گرپاڵێەوەی بەڵام بەخوا بەهۆ واچی پێی مازیێشای خراپی شان وەڵا کەسێکە مشکڵە و مازیش بۆ مازیش بێش و وەڵی خاصیت شانیە بەهۆوانەیە کە تەختێنێ پاش نەشانیە هەر پاسە کە کڵاش دلێ بازاڕی نەفرە بێن و بڕێ پێشکەوتوێش دەوێش دیێنێ پێی نمونەی ڕەنگی کڵاشەکە سەر داواکاری بڕێجە مشتریەکە هەن ماچۆ فەرمن کەوە چەرمەم گەرەکە یا هەن ماچۆ کەوە سوورم گەرەکە ئینێ فرە بەکەمی هێنی بەڵام جا ئەسڵنە ڕەنگ و کڵاشی فقەدی دۆ ڕەنگێنی یاکەوە یاکەوە سوور یانێ فرەتەرین فرۆشە کە لێ بازاڕی نەبوو ئی دوێنێ فرەتەریش حتا کەوە سووری جا تاکەوەی تۆخ هەروێش نوعتەریچما هەنێ ئیسە فەرپەی نمونەی کڵاشی بڕێ سەر و داواکاری بڕێجەکە مشتریەکە هەن ماچۆ سوورم پێچنێ یا هەن ماچۆ سیاوم پێچنێ یان ماچۆ خاکیم پێچنێ بەڵام جەعەسڵنێ کە وەڵتەر ئاماژەم کرد ئی کەوە سوورێ وەسەرەکەی چش بە نەی چەلوێ چنیە و هەن داواکاری ماژە یا خاکیم پێچنێ یا سوورم پێچنێ فرە بەکەمیان بەڵام ئەسڵی کاریەکەش بە ڕەنگە چەرمی چنی و کە نەینێ
سەر و ئا ڕەنگە دووە ڕەنگا کە ئاماژەم پێ نەکردی وەڵا یۆتەر چا تایبەتمەندیا کە کڵاشی جیاواز کردەوە جە پاڵایتەری کڵاژمە بۆ دلێ تەڕینێ دلی تەڕوتوشینە و دلێ وارانینە ڕێ وارانینە تۆ مەتابی کڵاشکەینە بەهۆوانەیەوە کە تەڕبی چێرەکەش وەرگێڵەوە و خراپیەوە بەڵام پاڵایتر ڕۆوارانیەکانە و تۆ جە تەڕوتوشینە تاوی کردیشنە خوا کلاژ ئەوڵ حەجە قسمەت و ئەوڵەش جوانە بێ ئی کلاشە نەبێ خاص ئی کلاشەی سە حاڵەت چوارڕیان ڕۆ ئەوڵ ئێمە کلاژ بە پۆست کردێنێ شاید وە تادانی خۆتر پۆز نۆگاوچی بینزانی پۆز ئاێنمێ شوێیانێ مەسڵەن ئاێنمێ ژمەکی شەنێنمێ شنۆ دوێ ڕوا دەقش دێنمێ تقریبان کێشەی پێ دە 15 ڕۆ شنۆ دە 15 ڕادێنمێ دێ بۆشکی ئاوێ نەرمشکێن مێرە شلی بێرە مەسڵان نەرم بێتە وش حاڵەت وانەش بێکی ئامادەوە بە کاری هۆڕژ بامێ هۆرە دێنمێ کاری ئاێنمێ دیۆ نەفرێ پسە تۆ یەک نەفەر یاریم دی تیکە تیکەش کێنمێ ئاپۆسی زانی تیکە تیکە مەسڵان پۆست بێ 50 شەڵی تشتێنە بێ ئا زمانە کلاشێکە ئێمە هەر نەفەریە هیتیە کردی ئاخرش ناوێ دوێتی زانی دەرامەدی چوەژێ مەسڵان عەدڵە بن سالمێ هەشتە داری هیتە کلاشی دێنمێ 80 هەزاری یەکی تە کلاش خەج و 15 نەفەرادی ڕک دوێ خانەوەڵادی دەوەلی سە بێن سنعەتی دەڕانێ مەوەڕۆ بەخۆشیێنان شایۆرە یەکسەرە زمانی ئانە وەش بێ ئاکڵاشەکەێنین مەسەڵەن چیگە من دە 15 نەفەری 20 نەفەری تا 30 نەفەری بەزات خۆی کاریگەرم بێنی چی دەگانە هەر کڵاشاکەرن پێ ئێتر من هەفتەیە جا دوینە دەگا جێمە شاکەیە ناوە یا گەپسە عێراقی مەریوانی کوردستان مەسڵان پاوێک کرماشان گلازەنم دێنێ پێ وین بێرەشە پۆڵ نەق دێنم پێنێ کات بە کاتی نێ پۆڵ نەقدم دێنێ پێ بێدشەکەش ئانەنە واتم زمانی دوو ئێمە هۆرە دێنێ پارچیایمە تیکە تیکەش کێنمێ دە 12 سانتی تقریبان بڕێنمێ شتێف حاڵەت و ئیفتێڵە بێ ئینە دانەدانی سە فتێڵیان یاپارێ هۆرەی زێنمێ دانە بە دانە 400 دانی فتێڵە کوێنمی قبول کەری تا وێرەگا مەسەڵەن بە شویتە کڵاشی تەکمێڵکەێنمی وێرەگا تەکمێڵماکەرا کەش پێکەنە پێش سەوا جا تاوێنمێ درۆستش کەرمێ دانی پێی سەوا جای تە کڵاشی بە یابنێنێ پەنە گەر و خانەوە دەشما دی عەزیەتی نەبێ جا تاوێنی لەوەلی سە بیان مەسەڵەن سنعەتی مەسڵان بەز و ماشین تە سرعەتی حی سەر زەندە پێ مەریوانی واچە کڵاشم گەرەکەنی پێکەنی ڕێک تاوێرەگا 500 تێ پێکەنی میوان دەسوێتە ئێمە هیتێ دێنمێنێ قبول کەری ئێتر یەکسەرە کڵاشەکەی سە بێردش بیان پێ ئێمەش خێرەژە بێنە پێ هیچ کەسی سووک بیان ئاز زمانە پۆچی کڵاش سنین بێ و عالبی یانی هیتێ تاوێکەڕۆ 500 نەفەر کڵاشکەری چیانە بێنێ 500 تێ کڵاشی کردێنێ ئاز زمانە دە ئیسە دەستگاکی ڕۆیە 500 تێمەوەێ وەڵ ئەڤەڵەکەش دە پەڕۆی وێمەی پەڕەوەکە وەشی کەرانە و چاچوێ بە دوواڵە و چەکی ماراش ئەوەی شاکەرا کرا چەنی ئەو ساموو بێن و واچینش موو بزا شاژێنی ڕێسێنیش و کەرێنیش پەرگەما پێی هینە سیاوەکەی هینە پێی پەرگەما وەششکەرێنێ ئایشاشتر ئانەشا تەمامنای سەکەدان شابەهین هەنوو بزێ بشۆم بۆ چوم هینشن کرشتەرە هەنوو مەیە بەڵێ هەنوو مەیە خاوە ئات پەژمە ئامە بوو ئێمون بشۆم مووەکە بوو دێتمە ئانەتر کڵاشەکە وەششکەرا هین ژنیاتر هینە چێرەکە تەمامیۆ دواڵە بێ پۆز بێ ئیسەکەیان شا بە تەسمە ئینەش ئیسەکەیان بە تەسمە پۆز بێ ئەوەڵوە بۆ نانێ محکەم بوو پێچنیاکەی پۆسە شلا من جۆرە ئیسە بۆ نانێوە سفتک بووە کڵاشەکە جەمشکەرا بە سفتشکەراوە مەچات تیرێ تا تیرەکە بدا بۆ نانێوە وەختیەکەی کەرشانە ئانە واچمێش تیرە بڕیا تیرەکە بڕا جاخشاکەرانە ئینە بەنەژ واچمێ چەک و لوت ئینە چەکە ئینە جلوتە والله كل جنا 100% 90% خريكي كلاشيني دا قادلين جن كنا تشوي
درآمدی چند شکر بخوا پیشا اما وی ماهری رما پی کلاشی زندگی کرمی درآمدی وششنو خاصة ولی كم يجي لحازو بيماتشي مانيا زولا خريكي كلاشي تشنميو زولا خريكي حدودا عشو من خريكو بسبنت سالان خريكو اي كلاشينا اي كلاشي تشنو حج شغل يتر مانيا بالمي مثلا خريكو كاري يتري بيمي تا ذهن معبلو زوكايت فقد اي كلاش نسعي كرمي سرش تا واش تشنيو كلاش ودالي مشهورة بالغير والله تولو رونا حر صحية تشنمي تا مثلا وقتی نامچه مروی نامچه ما وشکر تحتلش کلمه تا دوستی بعضا نمیو کلاشی تا بعضا وقتی نامچه چی ویرگای نامچه چی ما وشکر شوان جهت نمی کلاش من مناف زمانیم خلکی آوایی کیمنه سر به شاری پاوه ماوەی 12 ساڵە خەریکی ئەم ئیشمە و تای سێ شکر بۆ خوا باش بووە و ڕازین و شتەکە شتێکی ڕێک و پێک و جوانە و لە خسمەتی خەڵک و تەواوی چ ڕۆژهەڵات بێت چ باشوورێ مە هەر خزمەتمان کردە. وەڵا کلاژ فرۆشتن و ڕێککردنی و تۆبەی ئیسە کلاشێکە ڕێکی بخەی زۆربەی کلاشەکە ئێمە لە پاییزا دەستی پێەکەین بۆ ئەم سەری ساڵی نەورۆزە بڵێن سەری ساڵی کوردی هەر هەمووی ئەم بێژین لە تەواو ساڵەکە تۆ کلاشێکە ڕێکی ئەخەی ئەڕوا ژێرەکەی دروستی یەکەین و تا بڕێت و بیچن و بێت تۆ دوکان و تۆ ئام بەم شێوە ئامادەیەکەی قاڵبی بی بۆ هەمووی ئەم سەر ساڵە نەورۆزە سای بابەتەکەیش بابەتێکی بڵێن کوردایەتیە ئەگەر لە هەموو وەرزەکانە کلاژ نەکرێت مەسەن کاوران نەیکاتە پای بەڵام لە بەتایبەت بۆ سەری ساڵی نەورۆز حتممە نەیکاتە پای بە جلوبەرگێکی کوردی ڕێک و پێک و جوان کاورا خۆی ڕازێنێتەوە بە تایبەت ئیسە پیاوەکان ژنەکانیش بە تایبەت شاید لە ڕۆژهەڵات کەمێک بە تایبەت شارە بێژین فارسەکان فەرزوانەکان ژنەکانێکەنە پایان بەڵام هیچتا لە ناو ئافرەتانە لە باشوور لە ڕۆژهەڵات جێ نەکەوتووە. وەڵا جاران کلاش پیرروجوانش پێی نەبی چنددە گەنجکەرینە ئەنەیش پیرەکی ماکەرێنێنێ بەڵام میسە مەزان و هۆکارەکە شێشا فرەتەر گەنجەکەی جە کلاشی استفادەکەرا و کلاشێکەرانەی یان لە پیرەکی فرەفرە بەکەمیسە کلاشێکەرانەی وە کەس هێشتا و کلاشکەرۆنە هین بوو بەتاڵ بۆ بەتاڵ کەسێکە کاروکی وش بۆ بۆ خامەتاوە کار و کلاشی کەرۆنێ فرەتەر کەسێکە فراغەتش بۆنە و کارەی نەژنە بۆ تاوکەلۆشنە جاران فقط پیەکی کلاشێکەرێنێنێ بەڵام میسە بەهۆ گۆڕانکاریە کامان بلشرێ واڵەکەیچ مار کلاشێکەرانێ بەڵام بە شێوازێوەتەر کە گوڵ و گوڵزار شاوسێنی وەنە و وەچی وەسەتیژنە قەیتاندارێنێ قەپاتێ نییانی پسەی هەنی پێەیە قەیتانوچی شاوەنە وستێنی وە واڵەکەیچ کەراشانەیسێ جاران فرەتەر کلاش پێی زەماونوچی شای و هینەکە مەراسمەکە بەکاربلوێ و مختەس و فقط هینی بێ لیباسی کوردی بێ بەڵام بەخوای سار و گەنجەکەی کارێش سەرامان حتا سەر و ئەلوا و ئەقسام و لیباسی نەکەرا شارە و مشکڵە چانیەنە و حتا سەر و لیباسە شروواڵە فارزیەکە کەراشانێ هیچ کێشەشانە بەڵام جەعەسڵە کار و کردێنە کلاشی سەر و چەنی لیباسی کوردی وە شاکردیشنە بەی وەرە نوعێتر چینەیە کلاشی واڵەکی ماسەر و تەختەیە چنێنێ جاران تەکمێڵشکەرێنێ کولەن لاکەش و دامەکێش و
دامگەڕەکەیش جۆرە شنێنی سەر و تەختەکە چێرە و بڕێنیش ئارێنی لکنێنیش سەر و ئی چێرارێ و نوعەتەری چەند مەلک ناشرە سەر و چێرەکارێ لکناشرە سەر و نوعە چێرێ هەنێ چێرێ حاڵت و لاستیکی نەحاڵت و چێرە و عەلیداس و چیوین لکناشرە بە چەسب و فرەتەرانەی بە تەمەنەکەی ما ئاکاری کەرا بەهۆ مازی ێشایەوە کە چێرەکە ژنەر بۆ ئیسراعەت بۆ پەیشاکەراشانن و ئی قڵتاخی ئارێنی ئیسەیج هەر ئی کاری کەرا مارا سەر و چێرە حازراوە شمارە بەندیشەن سەر و چێرەکاوە لکناشرێ و آخر مەرحەلە شیرازەکەی چناو وزاژدی قاڵبی ئامادە و کردێنن یوتر جیاوازیە کە کلاش بۆ شەنی پاڵایتەری پێی نمونێت و ملی پاڵاسانی شمارەکە پۆشە نووسیان کە ڕقام و پاو چندن بەڵام کلاش پۆشەوە نییە شاید یاگە سعالێ بۆ کە ئێمە چەندی زانوێ کلاش شمارە و کلاشەکەی ماچندا ئێمە بەساند ئی کلاشی مشەخەزکردمی پێی نمونەی ئی چێرەی ئێمە ساند چاکەرمی هەرچندە سانتی بی ئەتر 25 سانتیم هەرچندە سانتی بی ئینەتر معادڵێەوەند لێ کلاشینە بەکاربریان من هۆکارەکەش مەزان و هەرچندە سانتی بی بە ئیزافە 16 کەری پێی نمونەی ئیسە ئی کلاشە 25 سانتی بی 25 کەرە شمارە 41 هەرچندە سانتی بی بە ئیزافە 16 کەری شمارە کلاشەکەی با بەدەستمێ ئینەکە بە شمارە 25 سانتی بی کەرەوە شمارە 41 پانۆعێمە شمارە کلاشەکەی با بەدەستمانمێ کلاس دەچی پارچەی دروست کردی مەسەڵەن تارانێمە بشۆ پارچەما باراپێ زەندێمی پارچەما ماراپێ وەلی زەمانە دووە پارچایلمیش تیکی بینی وێمە ئاینمی یانە حاڵەت و ڕەنی ئاینمی تارانێ ڕەنەکەی ئاینمی تارانێ دێ بۆشکینە ڕەنشکەرێنمی مەسەڵەن حتا وێرەگاژێنیە باشی تقریبەن 50 کیلو ڕەنەکە یا 20 کیلو ڕەنێکەرێ زانی ئامادەی شاکەری پێی سەوای ئێمە جۆری دێرمی شاددار لە وشکی شاکێرمی ئێنمی یان تکەتیکەشکە ئێنمی ئیکڵی پەڵۆی جایاوی پێنێ دوم وانێ مشو پسماری مارانی مشو چەک مارا مشو وەسیدە بەوانە نە کڵاش و تەیمینی ماکەرایە دە ئیسە گچێم شەمەرە فرە بیان زانی بیانی سەنعەتە دەرلەمە وەرۆتر ئا زەمانەیە 400 نەفەر کڵاشکەری دەری بێنی 400 نەفەر پێکەنەگی شما بێنی ئیسەی 400 نەفەرە حەز بێ بێنی دەستگا بێنێ 400 داشێنی حەزانی 400 نەفەر فقط پێکەنی پێمە گەێنی ئیفتیڵا فقط گەێنی پێمەش گەێنی مێشا کڵاشی ئات زەمانێ دەیسانە حەز بیان نییە بیان دەستگا زانی ئەتە دەرلەمە وەڕوویسە پێمە زەمانە زوو تا 1000 نوع کڵاشی ما بێنی بەستەگیش بە ئۆسا کۆتەی چون کار و دەسیبی ئۆسا فەرقش بێ ئیسا هیچ فەرقێژ نەبێنن ئۆسا کڵاشە زەمانی عەوبەکەی بێن گچەش بە دەست و وشکیان بە دەست و وەش گچەش وش بێن زانی وەژ ئامن پارچەش تیکە تیکە کەرن بەدەست کوواژ وش پەرگاماسمی دانی وش پەرگامان یان لە وچ بەدەست بڕیان ح دەستگارش وەش بێن ئادشکردن وش بێن گر وەسی دەکەش تێمینکردن وش وەشکردن وەسی دەکەێت دە ئیسە بیان شا مەسڵ عەوبەکیە نەمێنن ئی تیرە زمانی عەوبەکردیان وش پیسە مستەقیم ئی دۆشەشە دایە زانی ئینەتر ئەوبەکرا وەلی ئاڕم تسما دەستگا نەسمش کار عەوبەکەش نەمەنن لە زمانی یا مو بیان نۆ بزێ بیان زانی ئام و خالد بیان ئیسە مەسڵەن کارخانە خوازانە چ شقاتی کەرا چ شقاتی نەکات مەسڵەن ترگەرم بۆ گەرم نە بەخۆی مەزان ئالان کەتنەوە نەژات تەسمە چەنی چەرمی فەرقش بێ ئی تەسمە گەرمایسێ شیواز و چنیەکەی ئینە واچمێش بنپەرک ئەوڵە بە بنپەرک ما بنپەرگیلا دما لاکەجمەمێ دۆر و پاژنە چنمێ واچمێش کوڵەگەڕی پاژنەی کوڵەگەڕی پاژنێ ماچنیە مەمێ پێ ساکاری ساکار ماچنی مەمێ دەمگەڕەکەی ما تەمامنای مەمێ پێی کوڵەگەڕە و دەمگەڕەکە حەپیسە هەنوو پاژنەکەی هیچ کوڵەگەڕێژ واچمێ هیچ هەر کوڵەگەڕی واچمێ هەنوو دۆرین هیچ هەنوو دەمگەڕەکە بۆ نانێوێ پاکە ڕیگ بۆوە پێسانەیە ها ئیسە هینە وازە چان تەزگ بۆوە کەم شکەرمێوە تا بێ ئاخر
آخری شو دوی دانی گڕێ هەنێ باشمش گەڕە و دەور و دەمگەڕەکە و گەڕە هۆروێڵیاوێ فەرق کەرەوە ئینێ چەنی گردی فەرق کەروی هۆروێڵیای واچمیش ماانە گوڵانش وەش کەرمێ پێی گوڵان ما وەش کرد پێ ملمێ پێی شیرازەی دەور و هینەکەی دەور و کڵاشەکەی چنمێ بنپەرگەکە پۆش گەورە و ناوی کڵاشەکە زەریف بوو محکەمی جبوو ماانە قاڵبژمدا و کەرەشانە نەیەکەی لای فەرق کەرەوە تا مثلەن بەمی پێی ساکارەکە هەن و لای قەیمتەرەنە ئا 21 لانە 21 لاژ واچمێ تا لاکەی تەمامنمێ لاکەما تەمامنە ئەمەمی پێی ساکارەکەی نەیە ساکاری ما 12 12 تا 18 لای واچمێ ساکارەکە ورتەرە ورتەرە تا پێی دەمگەڕەکە دا تقریبان واش مدالیە نەیە ساکارەکەی هەن و هینەکەی باریکتەرەنە ئاما تەمامنا هەن و دەمگەڕەکە جەهێن و ساکارەکەی باریکتەرەنە بۆ نانێ وردێ با و زەریفێ بە ئامە ئێمە تەمامنا مەمی پێی هینی شیرازەکەی هەن و شیرازەکەی جەگردی قەیمتەرەنە بۆ نانێمە زەریف بوو ئینە پۆش گەورە من بەهۆی نەیە کە فەر چێرەکە کرد و وێم کاروچنیە شامەکەروم نەمێژدە سواڵەکە ماوە کە کڵاشەکە ما پێی چنا چی مدەت و چنیەنە کە لاوچیوەکەی شاچنا شاید بەهۆ دەستپیس بیایەوە یا دەستێشا پیسی بەهۆ هینەوە بوو ئی کڵاشە پیس بوو ئێمە بە دەرچانەی کە کڵاشەکە ئاماوە دەسما وە کار و کڵاش و چیوەکەی کەرمێ کاری تەریشەن پێی نمونەی ئێمە تامی کڵاشەکەی چەرمە کەرمەوە پێی ساڵە 2 ساڵە تەری چەرمە بوو و زەریفی و جوانی کڵاشی ناپینەوە کە چەرمە بوو بەهۆ ئانەیەوە کە دووبارەی حتا ساڵێ تۆ تاوی کەریشنێ و دووبارە تاوی وزمشە لێ قاڵبی و دەرمانش کەرمەوە دووبارە چەرمە بووە و ڕەنگە و تازایی گێرەوە بەوێشەوە ئەپی شێوازێتر ئێمە وزمش لێ قاڵبی و قاڵبش گێرمی ئیتر ئی کڵاشەیە کە تۆ قاڵبۆدا ڕەنگە و کڵاشی هەپاسە کە کڵاش ناسییان ڕەنگە و کڵاشی گێرە و حتای قاڵبشە نەوزی ڕەنگە وێژمە گێرە و جوانی وێژمە دیار نییە پۆشەوە ئەتر ئێمە ئی دەرمانە گرتن ماوەیە هەرجە چەسپچوو بین مێژوانە کە فرەتەر چەرمە بۆ و جوانی وێژ برمانە شنانێرە دەرمانەکەمان داوانێ ئەپی لێوانی حاڵتێک کوشێ ساف شکەری تا ئەکەم و کوڕیشە کە پۆشەوە دیارە یەکسەر جەبێن برۆنە و ساف بوو و دماینەی پی شێوە ئێمە کڵاشەکەی منیە مێرێ دوێ ساعتی یێرە ساعتی هەرچ نەفرەتت لێشنە بۆ قاڵبی وەشتەرا و تاویش بووە یاژە قاڵبەکەی لێشنە بەر مارمی و ئامادە و استفادێ بەڵێ وەڵا هەمساچێ معان و ڕەفیقی مانم لەمە لە یوترینی شۆنشینی مان و لە یوترینی کڵاشنمی بە تااقەتی یوترینیوە و فەسڵە و پایز زمسان فرەتەر وەش کڵاشچنی و خۆ بەڵێ ئاوەختی فەسڵی ڕۆکەش کەمە
شۆگارەکەش لێ وەلی چاگەنە چون فینکا و یۆنیا بەروبانە هەر هەنیانەنە چانە وەشتە کلاشچنی و مفرە کلاشچن و من مثلا شخص وێم پایز و زمسان نفرەتەر کلاشچن تا فەسڵەوە هاری و هامنینە وەڵا من هەر شوێنەیەنا 15 جای تێ کلاشی تەمامن و بیمەمانە من 25 ساڵن خەریکی کلاشینمی بیمەمانە فرەتەر جە 25 شادی 27 جبۆ ساڵە تقریبا 75 لا من خەریکەوەی کلاشینە هیچ بیمیەمانە دەرامەدەکە چژواتم فرەن ئیسە فکری کەریوێ بەرژ نمار و پێیت چون چێوەکەی گرانی بگەینەوێ تا دوێ ساڵی گەڵتەر وەشتەر بێ دەرامەدەکەش وەلی ئیسە چێ فرە گران بێنوێ ئیسە من بلو گجیە بە فەرسان و ئاخرین هەرزانەکەش واتم 700,000 دەکلاشەکە من مەسەڵەن 400,000 چنووش دەچکو گجیە مەکە 15 جا کلاشەکەی تەمامن و ئینانە بیمەچمە نیا و حجلایە بیمە نیە نمێ و هەر کولەن نەگمن کولەن گرت و کلاش چنەکا بیمەشانە کلاش سانەکەی دوکاندارەکەی میالا بەراژ دەلالەکەی مەسەڵەن بە هەرزان ساناژ لە ئێمەوێ وشاتر بە فەرز مشتریەکەم لۆ لاشا گرانتەر برە شاشوێ دەستڕەستی ما بە بازاری وەش نییە کلاشی جەهر لە زوو کە خەڵک مەسەڵەن کردیەسی مەسەڵ لە پای و سندبێتی ئەگەریش کۆنە بوو بەیانێ بۆ سەری ساڵی نەورۆز ئەبێ حتمما جووتێک کلاشی تازە بیکاتە پای لەبەرەوەی ئەم کلاشە هەر لە سەرەتاو مەسەڵەن لە کۆنەکانەوە بووە شتێکی نەریتی مەسەڵەن کۆن بووە شتێکی بابەتی قەدیمی بووە ڕسم و ڕسومێکی قەدیمی بووە کە هەر لە باو با پیرانەوە هاتووە تا ئیمڕۆ کلاش ئەبێ حتمما لە نەورۆزا بیکاتە پای یانێ کاورا 100 جووتی بێ بادام کۆنە بێ لەو سەری ساڵی نەورۆزا چون شتێکی ڕەسەنایەتی کوردیە ئەبێ بە جلوبەرگێکی کوردی ڕێک و پێک جوان جووتێک کلاشی جوان بیکاتە پای بۆ ئەو ڕۆژی نەورۆزە سەبارەت بە کلاش شاری مەریوان 3-4 ساڵە هەیە پەڕێک کە بۆ سەبتی جیهانی کلاش بەڵام بەرهەمێنانەکانی لە گوندەکانی مەریوان بەتایبەت لە گوندەکانی کە هەورامی هاتیە چون ئەم کلاشە لە سەرەتاوە لە مێژووە هین هەورامی بووە کاتێکت ناوی هەورامانە بن کلاش و فەرەنجی و شاڵ و ئەمانە تێتە بیر و بەس لە مێژووا بڕۆین کلاش تایبەت بووە بە هەورامان بەڵام چون گوندەکانی هەورامان ڕۆژ بە ڕۆژ خەڵکەکە تێتە ناو شاری مەریوان ئیسە لە مەریوانە بووە سەر شارێکی وەک بڵێن تەولیدی بەرهەمهێنانی کلاش بۆ تەواوی کوردستان چ باشوور بێ چ ڕۆژهەڵات بێ بەعزە وەختێکیش بۆ باکوور بۆش شارەکانی فارسەکانی ئێرانی شاید بۆ هەناردەکرێ بۆ ئوروپا بۆوانە کە کوردن هەن لە ئوروپا دانیشتن هەر لە مەریوانەوە دابەشەکرێ و هەناردرەی ئەو شوێنانەکرێت پۆسەکە جاران فرە بە عەزیەت یاوێ دەسما و تا یاوێ مەرحەلە و کاری بەڕاستی عەزیەتی بێنمی بەڵام کە لوێ دلێ کلاشەکە و ئامادەبیێ بە ناڕەحەت کلاشەکە جەبێ لوێ بەڵاویسە بەهۆ ئانەیە کەیسە تاسمە یاگێ پۆسەکەش گرتێنەوە باوەڕکەرە هەر بەش و 2 ساڵا زیاتری مەکەروم بەڵام بەخوا پۆسەکە بەش و 4 ساڵ بەخوا کابرا بێن پێم کردن 4 ساڵ 5 ساڵ باش نەبێنێ تەکانیشان نەواردێنێ ئەرێ وەڵا کەفێت و کلاشی نسبەت بە جارانی هەرچنی سەر وەسیلەکەش ڕەحەت گن و دەست بەڵام گرانە بەڵام نسبەت بە جارانی کەفێت ژامان ڕەوار بەحس و کلاشی ئیسە کە کەوتێرمێ زەمانەوە حەچی چیوا بەرەو پێشکەوتەوی ملۆ کلاشی دیۆ چاچیوانێ
کە ڕەنگەشکەمە بێنەوە لێ جامعینە و خەڵک فرەمە نەمۆ ژوانەی هەر بەهۆ ئانەیەوە کە بێم فیر و کڵاشی بێناوە یەک نەفەر زڵیەیج نەبیان کە کڵاشێکەر و یانێ ئومیدم بیان کە حداقل 50 نەفەری 100 نەفەری زیاتر باید لێ بە سەنعەت و کڵاشی و خەریکی هەرمانی باپێک کار و کڵاشی چەند نەفرێ دوێر نەفەر ئامێنی لام فێری بینی وڵی دەست شاستن حال پێی نمونەی چاوەڵی چخڕانەك بێت لێ کوردەوارینێ ڕەنگە واچ و هەر ئی ڕۆژهڵات و وێمە 200 زیاد شەنە بێ منتەقە هەرامانینێ ئیسە باوەڕکەرە گێڵە منتەقە هەرامانینێ باوەڕ مەکرد و دوێ نەفەرێ با کار و هینی کەرا چخۆڕانێکی کەرا کڵاشی وردە وردە هەر پێسە چخڕانکی ڕەنگەشکەمە بێنە و خەڵک فرەمە نەمەژۆنە پێی کارەکەش کڵاش دەرامەدە وەچانە نییە من وێم یۆ چا کەساناکە بەهۆ ئانەیەوە کڵاژ مەتاو دەرامەد و زندگی من بدۆ مەجبور بێنە پەنا بەردێنە بە هەرمان لێتەر یانێ حتا کڵاشکردەی زوو فێر بێنە منێم ئێستا حاڵ حاضر خەریک و کار و بەنایینە و دوی یەرە ساڵی وەڵیانێش نەبوو بەناف وەڵتەرفر و کڵاشا بێنە هەر بەهۆ ئانەیەوە کە جوابگو زندگی نیە و دەرامەدەشانەژیام مەجبور بێنە پەنام بەردێنە بە کار و بەنایی وە کاری تەری کرد و وە کڵاشکردەی فرەتەر پاییز و زمسان نەمەن خەریک نامانێتش إنه معمولا حيث تاي مثلا إنه باتشر رنش كري ثم اللي هو تحس في البارة حد شرمه حالي بارة من تحسولي حالي بارة من تحركه بارة إنه ده سويت كوتن والله ما مشتري إذا إنه مثلا ما شو فقط شرمه حالي مقركين مشتري إذا إنه مثلا ما شو كريم حالي مقركين فقط شمارة شدي با يوزا ما شو شدي شواري مقركين فقط شرمه با قبول كري تو زمان شغل تاجتن وظيفة طافت كانوا آمينيش تابدي شوار بين داني دزجاني جمع شاكري صناعة دسي تاو جمع شاكرو تقول صناعة دسي شوار ما مروا واحد مثلا زمان يا كلاش بيان دقودلي 500 نفر چنه بين 1000 نفر چنه بين مليون 200 چنه بين كرماشان مثلا چنه بين اي وسيله دزجا عم قر جمع كري إيش دقائق بنامي دديوه كلاس تري وجود نبين شوار بين نفر وسكاري منين قبول كري قلوا أنا غيبي بوقت الشغل يا شبانيا زمان دقودلي بينه بكلاش بين بيان والله ده توزام حر أول دقا هیچ هین یجنیا درآمد یجنیا فقط کار و کلاشی هن پی مردم مدلی هیچ کار یعنی فقط کلاشی یعنی نه باغداری مان نه گاوداری نه هیچ الا کلاشی نبود هیچ کار یجنیا گرد و جوانه کاج گر اغلبی نبیینی به کلاشی و هو کار کاج والله چه بکش گرانه بیینی و چه بکاج گرانه بیینی و اسم مثلا من اینه چنو بدوش به جنابید به یرسال هزاری ده یرسال هزار که حجم کرو پیمن پس چی وکی گرانه بینه و جوانکاش مایش دست شاور گرتن ولوین دور عراقی رو دور تارانی رو سردم و کارو کاسبی و تر چی وکی گرانه بینه و ری والله بل اول مثلا اینه چی باشمش چیره مثلا من وين باي برايم كار كارينا لوين باروي عريني ما باروكا شورين معتني مشا كيسي عراق وعيني كيسا كا شورين ميرغني شاكرين مي تيكه هور شعرين مي باروكا تيكه عرين مي شارا وش بدواردي دانه وش شاكرين كاريني مش بس فتيلا وعتني فتيلا وبيكني وش شاكرين مي عايشاج بمشته وش شاكرين إسا كارنا منن إسا بيان قردش بدزقا إسا إناش فقط بدزقا رنشكرا بدزقا بيكنكي وشكرا أناشا لا بردن قرش يبيان بدزقا كارو كلاشكي إسا بدزقا أنجام جمدا هنو سمعتو دسينا منن
کلاش بە درێژایی زەمەنی و مێژووی یۆجە ڕەمزەکە بیان ڕەمزەکە و هەورامانی بیان کلاش بە هەوانەیەوە کەیسە موادەکەش بە گرانی گن و دەسوێمێ حتا واڵەکەی کە بە گرانی چناپەیەمێ و حتا مشتریەکی چکەیاوە مەیا ورد لا ئێمە قیمەتە چانەش مەنیا سەر کە حداقل چیوەژمەنەوە پێ ئێمە واسمی حداقل دەرامەد و زندگی ما بوو و ئومیدوارێنمی حکوومەت ئانی کە کار و ئوسایی کلاشی کەرا حداقل هەمکاریەوەی هەمکاری ماکەر و کە ئێمە تاومی حداقل جۆرە کردێتەر کار و کلاشی زیینەکەرمێەوە و دەرامەدش بۆ پێی وێچ ماوپەی منتەقە هۆرامانی کار و کلاشی دابش کریان مل و چند نەفەرێ وەرێ پێی نمونەی ئی چێرەشە کولەن کار و ئوساکارین و کار و پیاین کار و واڵەکانیە کولەن ئوسا ئی چێرەشە حازر کەر و پێی نمونە منیم خەریک و یێرمانێنا سەرەکەیچش بە چوار قسمەتی جاچنی و ئی قسمەتە قسمەت و لای ژماچە جوجە واڵەکە ئەکسەر چا خەریک و لاینی هینە قسمەتش قسمەت و دوش قسمەت و دامێن دامی ژماچە یار ساکاری ژماچە هینە بەشێتەر جەواڵەکە خەریک و هینێنی ئی قسمەتی چە قسمەت و دامگەڕین بەشێتەر چا خەریک و دامگەڕینی و بەشە چا خەریک وی شیرازێنی یانێ ئۆساکارەکە کە ئەوەڵ نەفەرە کار و چێرەکەی کەر و دەورەکەش یا لاکە ئینە دوێ دامەکی یەرێ دامگەڕەکە چوار و شیرازەکە پنج یانێ پنج بە پنج مەرحەلەی کلاجا واللهی ئارۆنێ بازار و کلاشینێ ئەنواع و ئەقسام و کلاشا هەنی حتا کابرا هەن کلاشی ئەژغاڵێ کەر و کلاشی گولێ کەر و تێکەڵ و کلاشای تەری شاکەرۆنە و پێش مهم نییە فقط بەرجەوەندی وێش کە کابرا کلاشەکەیش گورەشیا و پوڵە بنیێ کیسەش کاری ئەسڵی مێوە سەر و چێرەکەی کە ئوساکە بەچە شێوازەوە چێرەکەی کەر و ڕێک و پێکش وەشکەر و دۆختش بار و چەکی وەشیش پێ بنی و خولاسە بە تۆری کولی دوخت و کلاشەکەی وەش بار و چێرەکەی کە چێرەکە و وەشبی مێوە سەر و واڵەکەما کە ڕێکوپێک کلاشەکەی چنا و ڕێکوپێک هەند ڕیزباف چنەوە هەند بە دشتی چنۆش بەڵام مێوەست گرچی وژمێ ئەوەڵ واتیم بنە چێرەکە ڕێکوپێک دۆختش بێ تەنگشکیشی و و مێوە سەر و چنیەکەیش کە ڕێکوپێک چنی و حتا ڕێکوپێک چنی و کلاس زەریفتەرە ئینە جا ئەسڵ نەفەر ئی تاسمە کە جیای پوسی بەکارش بەرمێ بە چوار مەرحەلیدلی چێرە ڕەت بوو مەرحەلە چواریش ترازنا بەرمێ ئێمە بەعنوان و کاشیبەنی ئینە کاشیبەنش ماچە بەسمێش و حتا دلێ فارسەکای چنە مەشهورە کە ماچینە نیشانی ئاگبەن نیشنە یانە نیشانیانێنە کە ئیسفادە نەکریان و کە بڕیا ئیتر کلاش بەدەسە دوو حەسیب کردیەوە معناژایەنە ئیسفادە کریان بەڵام حتا نەبڕی و نیشانی تازەیشنە و نیشانیانە کەس ئیسفادە شە نەکردن کە بڕیا ئیتر نیشانیانە کابرا بەدەسە دوو حەسیبش کردونە ای کلاسه دگودلی چون حد دلوامن حد تادنی آخر حل منو. کلاس ودلی اول کلاس حد دلوامن. یعنی آسا کار قیمی دلوی بین حج دایانه بین. إسلام مثلا تو ملي ياجي أستاذ يدبو مثلا مليون ميكانيكي ده ميكانيكي مثلا وارد نبو شيء نشان بروح خاصة فيلمي مش لو أستاذ ميكانيكي بدي وارد بو تقول ليش قل وارد يبين يا زمانه وساكاري يقول ما حنا بين قل حاجة تقول لي نامش بينه في كلاشي حل بينش فقلت والله
ژنەکەی کۆمەکی ئاشاکەن مەسڵەن پسمایی شادانی پێماینە یاگی ئیچەکە ئایشا پسمایدانی ئی پەرگەماکی دۆرمەوە ژەنەکەی بینی سەر و کڵاشی حەج ژەنەکەی بینی نیمە کاریمە ژێنار ئەنجامدان پێما وەڵایمە من داواکاریم وەڵێن ئەوەڵ بەوێ ماچوجات ماوە بە گەنجەکە داواکاری کردووی جەنگەنجەکە و منتەقە هۆرامانی جەمیلەت و هۆرامانی چە ئیدیم چە ئەودیم بە کولتورەوە ڕەسەنایەتی تەماشۆ کڵاشی کەرا حتا بە شانازیوە تۆ ئەتۆ کڵاشکەرینێ بلی یاگێرە پێی نمونەی بلی یاگێ بسە پێی سنەی پێی یاگێ بسە کرماشانی پێی تارانی بەلی باس کوردیەوە بە کڵاشێکەریەوە ئەشۆ بە شانازیوە کەریشنە نەک بە خاترە و کولتور و ڕەسەنایەتی بەشێتەر جیاکای بوێمە ڕۆمانە بۆ کەرمێشنەیە من ئینەی ماچوو بە شانازیوە شە و بە شانازیوە تەماشۆ کڵاشی کەرمیەوە بەعنوان و ڕەمزێوە ڕەسەنایەتی منتەقە هۆرامانی و ملەت و هۆرامانی تەماشاش کەرمێ صار يا ولو من